بینەرانی عزیز لە هەرکوێکن سڵاوتان لێ بۆم کاتتان باش ئێواری سلێمانیتان پێشکەشەکان بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر عەبدولقادر ڕەشید جاف کە بەڕێزیان پزیشکی ڤێتەنەری ڕابشکاری پێشکەوتوون ئەمڕۆ لای ئێمە میوانە قسە و باسەکەین لەسەر پەتای تای خوێنبەربوون و نیشانەکان و جۆرەکانی. دکتۆریان سڵاو لێبێ. بەڕێز سوپاس دەکەم. سپاس بۆ تۆش. دکتۆر با سەرەتا لەوە دەست پێ بکەم بزانین پەتای تای خوێنبەربوون چییە؟ پێویستمان زانی کە پرۆگرامێکی تایبەت بکەین لەسەر ئەو بابەتە لە ئێستاە کە بۆ بابەتێکی گەرم لەناو خەڵکە. پێمان خۆش بزانین لە زمانی خۆتەوە بۆمان باسکەی بەحکومەوەی کە بەڕێستان پزیشکن زانیاری زیاترمان پێ بەخشی بزانین پەتای تای خوێنبەربوون چییە؟ بەڵێ دەستان خۆش بێ بەڕاستی بابەتەکە بابەتێکی ئەمڕۆیە کە خەڵوانەیە زۆر پێویستی بێ وەکو شایەک بۆ خەڵکیمان دەستی ئێوەش خۆش بێ. سپاس بۆ ئامادەبوونی تۆش. نەخۆشی تای خوێنبەربوون نەخۆشیێکی ڤایرۆسی مرۆژەڵیە، یعنی چۆن یعنی لە ئاژەڵەوە ئەگوێزرێتەوە بۆ مرۆڤ. یەکێکە لەو 850 نەخۆشی هاوبەشەی لە بینی مرۆڤ و ئاژەڵایە. ئەم نەخۆشیەکی ڤایرۆسیە کە هۆکەی جۆرە ڤایرۆسێکە لە کۆمەڵی RNA هیمۆڕیجیک فێڤەر کە بۆ یەکەم جار لە ساڵی 1944 لە کۆنغۆ کریمێن کە تاجکستانی ئێستاە پێوترێت تاجکستانی ئێستا لێو بڵاوبووەوە. ئەم نەخۆشیە ساڵانە لە وەرزی هاوین و بیدایەتی بەهار و هاوین و پاییزا بڵاوە بێتەوە لە هەموو دنیا لە زۆر وڵاتەکانە. هۆکەی بۆچی لەو چونکە مێروەکان لەم فەسڵا گەشەکەن. مێروەکان کە گەشەکەن لەم فەسڵا ئەبنە هۆی عاملێکی مساعد بۆی ئەم نەخۆشیە بڵاو بێتەوە لە ناو ئاژەڵەکان. باشە دکتۆر باسیەوەت کرد کە ئەم نەخۆشیە ئەم پەتایە مێژۆکەی زۆر دوور درێژە، ینی لە مێژە ئەم نەخۆشیە بڵاو بۆتەوە ئەم پەتایە لەگەڵ مرۆڤ جەنگاوە و تا ئێستا هێناوانە. بزانم جۆرەکانی ئەم پەتای خوێنبەربوونە چی بوون پێشتر؟ ینی هەر یەکسەر بەم پەتای خوێنبەربوونە ناسراوە یاخود لە پێشە بە چەند ڤایرۆسێکی تر ئاشنابووین و وردە ئەم ڤایرۆسە خۆی ئەگۆڕێن لە ناوێکی دیکەیە؟ وڵی ئەوە خۆی بابەتێکی زۆرە. کۆمەڵێک نەخۆشی هەیە کامیان نەخۆشی ڤایرۆسین و بەکتریشیان هەیە. ئەو نەخۆشی ڤایرۆسانە زۆربیان بەهۆی گەنە و مێروەکانەوە تووشی ئاژەڵەکە بن و زۆر جاریش باشترن تووشی ئادەمیزا دەبن. کۆمەڵێک نەخۆشین زۆرن هەر لە ئیبۆلاوە بیگرە تا نەخۆشیەکانی تر. بەڵێ دکتۆرەوەنی زانیاریم هەبێ ئێبۆلا لە ڕێگەی بۆ نمونە ئاوە گوازرایەوە کە لە ئەفریقا ئەم نەخۆشیە بڵاو بوویەوە. ئەو هۆکارە بۆ گواستنەوەی ئەو نەخۆشیە بۆن توشبوونی ئاژەڵەکە بەو نەخۆشیە؟ بەنسبەت ئیبۆلاوە؟ بەڵێ بەنسبەت ئیبۆلاوە بەڵێ ئەوە سەرچاوی پیسبوونەکانی ئاو و خواردنەوەنیەکان هۆیەکە بۆ گواستنەوەی ئەو نەخۆشی. زۆر باشە. بزانم لە ڕێگەی چیەوە ئەم نەخۆشیە لە نەخۆشەکەیە بۆ لە مرۆڤەکەیە بڵێن ئەدۆزرێتەوە؟ پێشەوەی نیشانەکانی باس بکەین ئەم نەخۆشە لە ڕێگەی چیەوە بۆ نمونە نەخۆشە کەسێک نەخۆشە چێتە نەخۆشخانە لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی چ پشکنینێکەوە ئەزانرێت کە ئەم نەخۆشە هەڵگری ئەو نەخۆشیە؟ سەرەتا بەنسبەت مرۆڤ و ئەو مرۆڤی کە ئەچێتە قەستەخانە چێتە لای پزیشکی تایبەتی خۆی کۆمەڵێک نیشانە هەیە. نیشانەکان ینی کلینیکەڵ ساینەکان تقریبەن وەکو زۆربەی نەخۆشیە ڤایرۆسیەکان هاوبەشن. مەسەڵەن ئەم نەخۆشی تای خوێنبەربوون تایەکی زۆری هەیە، سەریەشەیە، گیانێشەیە، سکچوونە، ڕشانەوەیە. وەکو ئاگامان لێ ئەم نیشانانە هەر زۆر لە نزیکە کۆرۆنایەکێک بوو لەو نیشانانە. بەڵێ کۆرۆنا ئەم کۆرۆنای ئاخیر کەمێک نیشانەکانی لەیەک ئەچێ. بەڵام ئەوەی کە ئەم تۆزێک لەوان جێ ئاکاتەوە زیاتر ئەوەیە لە کۆتاییەکەیە ئەم نەخۆشی تای خوێنبەربوونە لە ژێر پێستا خاڵی هین دروستە بێت خوێنبەربوون. جاری وایە بە شێوەی خاڵە بێ، جاری وایە زیاترە بێ، خاڵەکە گەورەترە بێ، ئەی بە پەڵەیەکی سووربوونەوە لە ژێر پێستا پێست سوورە بێتەوە خوێنەکەی تێ کۆ بێتەوە. زۆر جاری تووشی خوێنبەربوونەکە ئەبێت چ لە ناو هەناویوە چ لە ناو دەرچەکانی دەرەوەکو لوت و گوێچکە و چاو ئەوانە. ئەمە نیشانەکانی کلینیکیە ینی کە لە نەخۆشەکە دەرەکەوێت. پاشەوە کە خوێنی لێوەرەگێ کە ئەچێ بۆ تاقیگە لە تاقیگە دەرەکەوێت بەهۆی PCR بۆیان دەرەکەوێت کە ئەمە ئەم نەخۆشی هیمۆڕژیک
ڤایرۆسە کە تای خوێنبەر بوون واتە لە ڕێگەی خوێنەوە لە ڕێگەی خوێنەوە ئەم نەخۆشیە دەرئەکەوێت کە ئەو کەسە هەڵگەری ئەم نەخۆشیەیە چۆن ماوەیەکی چەند ئەخایەنێ بۆ نمونە نیشانەکانی چەند ڕۆژ نیشانەکانی تیا دەرئەکەوێت نیشانی ئەم نەخۆشیە لە 3 ڕۆژەوە تا 9 ڕۆژ ئەخایانی ئەویش لەسەر چی مەدا ئەم 3 ڕۆژ لەسەر دووشت یەکەمیان ژمارەی ئەو ڤایرۆسی کە چوودە لەشی مرۆڤەکەوە هەتا ژمارەکەی زۆرتر بێت زووتر نیشانەکانی دەرەکەوێت و بەرگری لەشی ئەو نەخۆشە ئەو کەسی کە توش بووە ئەگە بەرگری لەشی کەم بێت زووتر تووشی نیشانەکانی لێ دەرەکەوێت ئەگەر بەرگریەکەی باش بێ ئەچێ بۆ 9 ڕۆژ و 10 ڕۆژی دوای ئەوە نیشانەکانی لێ دەرەکەوێت هەتا زووتر لێ دەرکەوێت دکتۆر باشتر نییە؟ واللهی ئەوە ئێمە وەکو ناحیەکی زانستی ئەوەی کە زووتر نیشانەکانی لێ دەرکەوێت بە پێچەوانەوە ئەڵێنەوە مەناعی لەشی کەمە لەوانەیە بکوێتە عینی خەتەریاتەوە و ژماری ڤایرۆسەکە زیاتر چۆتە لەشیەوە بۆیە زووتر لێ دەرکەوتووە ئەجینە تا درەنگتر لێ دەرکەوێت باشترە وردە وردە عیلاجەکان ئیسفادەی لێکە. دکتۆر لە ئێستا باسەکرێ ئەم نەخۆشیە ئەم ڤایرۆسی تای خوێنبەر بوونە هەنێک کەس باسەکەن کە لە مناڵە بەداخەوە ینی هەوڵ بن هەتا ئەتوانن بۆ نمونە مناڵەکان با بە دوور بگرین مناڵەکان توش نەبن هۆکار چی ئەمە بۆ ئەمە ینی مناڵ زیاتر ئەتوانی ئەم نەخۆشیە بگرێت خۆی وەکو باسم کردمانە عادۆرێکی گرنگە بێت لە توش بوونا بەڵام عادەتەن لەوانەیە مناڵ هەستی کەمتر بێ مەسەرەن دەستکاری زۆر شت بکات مەسەرەن لە ڕێگەی خوێن و پێگاتەکانی ترەوە مناڵن توش بوو بێت یا مناڵێکی کە توش بوو بێ ئەم لەوانەیە ئەو حەزری لێ نەکات احتیادی بۆیە ڕێژەی توشبوون لەو تەمەنانەی کە هەستی پێ ناکەی یا وشیاری کەمە زیاترە. زۆر باشە بزانین نیسبەی چاکبوونەوە بە پێشەوە پێم خۆشە بەس باسی ئەوەت کرد کە بۆ نمونە مەناعە ڕێژەی مەناعە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەمە بەپی تەمەنەکەش ئەگۆڕە لەوانەیە هەنێک کەسێ مەسەنە تەمەنی هەبێ بەڵام مەناعەیەکی باشی هەبێنە کەسێ گەنجە بەڵام مەناعەیەکی ئەو تۆی نییە لە کەسێکی بۆ نمونە بەتەمەنەوە یا کەسێکی گەنجەوە ئەم نەخۆشیە نیشانەکانی ئەگۆڕێت بۆ منە لە ئافرەتەوە بۆ بڵێن بۆ پیاو ینی ئەم مینانە ئەگۆڕێت ینی ئەو بۆ منە ئەگەر ئافرەت بێ ڕێژەکەی هەر وەکو ئەوەیە کە کەسێک کە پیاو بێ ئەو نەخۆشیە بگرێ نیشانەکان تقریبان هەمان نیشانەیە بە زۆک و بڕی ڤایرۆسەکە و مەناعی لەش نیشانەکان کەم و زیاکات ئەگەر مەناعی باش بێت و بڕی ڤایرۆسەکە کەم بێت نیشانەکانیشی کەمتریشە و سوکتریشە چ لە مناڵ بێت چ ئافرەت بێت چ پیاوێکی بەتەمەن بێت چ گەنجێک بێت. دکتۆر پێشەوە بچمە لای پرسیارێکی تر پێم خۆش بزانم چی بکرێ بۆی خەڵک بۆ نمونە مەناعی بەرز بێتەوە ئێستا بۆ نمونە من زوو تووشی بۆ نمونە پەتا بم ینی چی بکرێ بۆ ئەوەی ئەو کەسانی کە مەناعیان کەمە پێشەوەی تووشی هەر نەخۆشیێکی دیکە بن ئەگەر زانیاریت هەبێت ئەگەر تایبەتمەندی تۆ نەبێ ببوورە بەسن چی بکرێ بۆی مناعی بەرز بێتەوە بۆی هەر ڕوبەڕووی هەر نەخۆشیێکی تر بتوانێت بێتەوە چی بخوات چی بکات وەڵی وەکو هەر لەمون نەخۆشیە ڤایرۆسەکان و بەکتریەکان و نەخۆشەکانی تریش خواردنی تەندروست و وەکو میوەکان و ئەوانە مەناعی لەش بەرزەکەنەوە و لە هەمووی گرنگتر ورەی لەشی مرۆڤەکەیە یعنی نەترسان زۆر باشە لەگەڵ خواردنی جۆرەها میوەی جیاوازە ئەوانە هۆکان بۆی مەناعی مرۆڤ بەرز بێتەوە بۆ هەموو نەخۆشیێکی تر نەگەم نەخۆشی تایقێبن بۆ هەموو نەخۆشیێکی باشە بزانام نیسبەی چاکبوونەوە لەم نەخۆشیە تا چەنە دکتۆرەوە نیسبەی ئەوەی کە دوور بخوای ئەو کەسەی کە تووشە بێت تا چەند ینی ئەمەلی چاکبوونەوەی نییە چونکە ئەڵێن لە ئێستا ینی بۆی خەڵک زیاتر ترساوە کە ئەم نەخۆشیە ئەو کار کەسێک بگرێ ینی ئەوەی کە چاک ببێتەوە بتوانێت چاک ببێتەوە ڕێژەکەی زۆر کەمە خۆی بەداخەوە ڕێژەی مردن لەم نەخۆشیە زۆرە ینی 35 لە 35 تا لە 40 بەڵام ئەوەی کە خۆشبەختانەیە ڕێژەی توشبوون بەم نەخۆشیە زۆر کەمە لەوانەیە بەڵام لە 100,000 کەسە یەک کەس تا دوو کەس بۆی هەیە توش بێت بۆ چونکە پێم خۆشە باسی بکەم ئەمە چۆن مرۆڤ تووشە بێت زۆر باشە بزانین لە ڕێگەی چیەوە ئەم پەتایە ئەگوازرێتەوە ئەم پەتای خوێنبەر بوون لە ڕێگەی جۆرە مێروویەکەوە کە پێی ئەوترێ گەنەتیک ئەمانە خۆیان هۆی سەرەکی
بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە. بەس حەزەکەم هاوڵاتیان و خەڵکیش ئاگادار بن هەموو گەنیە گوازرەوە نییە بۆ ئەم نەخۆشی تایخۆنبەر بوون. تەنها ئەو گەنانەی کە بەشێک لە سووری ژیانی ئەم ڤایرۆسە لە لەشی گەنەکە کە تەواو بێ ئەو گەنانە ئەبنەهۆی بڵاوبوونەوە و توشببوونی نەخۆشیەکە لە ئاژەڵە بۆ سەرەتا ئاژەڵەکە تووشەبی ئەو گەنەی کە ڤایرۆسەکەی تاوکراوە ئەگەر هەر ئاژەڵێک حتا مرۆڤش بگەزێ ئەو ئاژەڵیە ئەو مرۆڤە تووشی تا خوێنبەربوو نەبێت. بەڵام ئەوەی کە تۆزێ ئەرکەکەی هین کردووە هیچ لە ئاژەڵەکە هیچ نیشانەیەکی نییە، نیشانی ئەم نەخۆشیە نییە. یعنی بۆیە تۆزێ زەحمەتە بۆیە من هەر لێرەوە داوا لە خەڵکی ئەەکەم کە بە هیچ شێوەیە ئاژەڵی سەر جادە و شەقامەکان نەخۆن و سەر نەبڕن و قەدەغە بکرێن. و لێرە من ئەفم کە پێشنیارێکی ترشم هەیە پێم چاکە تەعاان چۆن لە قەسابخانەکانی کوردستان و هەموو پشکنین هەیە پێش سەربڕین و دوای سەربڕینی دائیمە کە پشکنینی پێ سەربڕین کۆمەڵێک نەخۆشی سیرەکەن ئەگەر نەخۆشیەکەی بێ ڕەفزیەکەن. من پێم چاکە لە ئەمڕۆوە لە کوردستانە لە کوژدارگەکانە پشکنینی پێ سەربڕین لەسەر گەنە بند بێ هەچ ئاژەڵێک گەنەی پێوە بێ سەری نەبرن بۆ چکە احتیمالی هەیە و نەخۆشی پێوە بێ هەر لە دکتۆرەکەەوە هەتا قەسابەکەەوە تا چێتە ماڵەوە ئەمانە هەمووی معڕزن بۆ کابانەکە. لەبەرەوە پێشنیارەکەم هەچ ئاژەڵێک کە گەنەی پێوە بێ لە قەسابخانەکانە سەر نەبڕێ هەتا کۆنتترۆلی نەخۆشیەکەکرێت. باشە دکتۆر ئەم گەنەیە بۆ ینی زیاتر لەسەر ئاژەڵ گەشە ئەکات ئەنی هۆکار چییە کە ئەم گەنەیە زیاتر لەسەر ئاژەڵە و لەسەر ئاژەڵ گەشە ئەکات ینی خۆی هەر وا دروست کراوە کە شوێنی بۆ نمونە ناو ئەو خوری و شتەی ئاژەڵ ینی هۆکارێکە ژینگەیەکی لەبارە بۆ ئەو گەنەیە خۆی ئەم گەنەیە تەعاان کۆمەڵی مێرۆکانە مێرۆکان وەکو ئاماژەم پێکرد لە فەسلی بەهار و هاوینە بەهۆی گەرماوە گەشەکەن و زۆرە بن هەموو مێرۆکان کە زۆریشە بن ئەم مێروانە طبعا کەم ئەگەنە ناو شار و شارۆچکەکان و ئەمانە زیاتر لە دەرەوە لە دەشت و دەرەکانن ئەوەی کە زۆر مەعەرەزە و مامەڵە لەگەڵ گەنەکە ئەکاوتێکە لەبێ ئاژەڵەکانن لەبەرەوە ئاژەڵەکان ئەو گەنانە نیشێ بە ئاژەڵەکەەوە ئاژەڵەکە تووشەکە لە ڕێگەی ئاژەڵەکەشەوە مرۆڤ تووشەوێت. زۆر باشە ئەم گەنەیە لە ڕێگەی چیەوە لە ناو ئەبرەوەکوی باست کردوتر لە پێش ئەوەی کە ئاژەڵەکە سەر بۆ بردرێت پێویستە پشکنینی گەنەی بۆ بکرێت لە چه ڕێگەیەکەوە ئێوە وەکو پزیشک ئەزانن کە ئەم ئاژەڵێک گەنەی هەیە لە ڕێگەی چیەوە بۆ دوای ئەوە لە ڕێگەی چیەوە لە ناو ئەبرێ ئەم گەنەیە خۆی گەنە ئەبینێ بەچاو ئەوەی سەحێب ئاژەڵ بێ گەنە بەچاو ئەبینێ شتێکی خڕە لە دەرکردنەوەکێک زۆر بچووکترە بە حەجمی بچووکتر و گەورەتر بە پێستی ئاژەڵەکەەوە دیارە زیاتر بە گوێچکە و بە دووگ و بە شوێنەکانی تری و بە گوانی و بۆ شوێنانەوە زیاتر شوێنی ناسکن گەنەکە بەوە ئەنیشێتەوە ئەمە خۆی دیارە بەس چۆن ئێمە چۆن کۆنتترۆلی نەخۆشی تای خوێنبەربوون بکەین لە کوردستانە تاقە ڕێگەیەگەیە ئەوش ئەوەیە بە ڕێگەی ڕژاندنی دەلتامیسرین ئەوش بە دوو شێوەی یەکەمیان لە هەموو گوندەکانە ئەو دیانی کە ئاژەڵیان هەیە حەوزەیە حەوزی حیوانشتنەوە بەم دەلتامیسرینە ئەشۆریێتەوە ئاژەڵەکان هەرچەندە ساڵانە ئەشۆریێتەوە هەر لە بەرگەنە بەزەبێ ئەمساڵ بەڕاستی بکرێ بە ئیجباری و بە تەواوی لە بەرنامەیەکی تایبەتە پلانی بۆ دابنێ بووی قەڵاچوکردنی مێرووەکان کە گەنەیە لە ڕێگەی شۆردنەوەی حیوانەکان و هەروەها بە هەمان دەرمانی دەلتامیسرین ڕژاندنی پەچەکانن و شوێنەکانن بۆی ئەو گەنێشی کە لە ئەرزەکایە لە شوێنەکانێنە لە ناو ببری و قەڵاچۆ بکرێ ئەمە یەکەم دەرگای کۆنتترۆلکردنی نەخۆشی تای خوێنبەربوونە کە بە لە ناوبردننی گەنە و مێروەکانە و هەروەها ئەم ئاژەڵیش کە تووشە بێ کە ئاژەڵێکی توش بوو ئەو کاتە مێش و لێژ ئەیگوێزێتەوە بۆ ئاژەڵێکی تر کەواتە بێ مێش و لەکەش قەڵاچۆ بکەین و لەبەرەوە مێش و لێژ بۆ مرۆڤی گوێزێتەوە لەبەرەوە بێ مێش و لەکەش بە هەمان شێوە قەڵاچۆ بکرێت. دکتۆر باسی ئەوت کرد کە ئەو حەوزانە هەیە و ئەو ئاژەڵانی تێکرێن تا تاقیم بکرێن لە ڕێگەی ئەو دەرمانانی کە هەیە ساڵانە ئەبێت چەند جار بۆ نمونە ئەوانی خاوەن ئاژەڵن ئەم کردارە بکەن بۆ ئاژەڵەکانیان خۆی بەبێ ئەوەی کە ئەم نەخۆشیێشە بێ بەبێ ئەوەی ئەم نەخۆشیێشە بێ ساڵانە 2 ساڵ لە بیدایەتی بەهارە لە عین لە بەهارە لە مانگی 5 و لە پاییزە لەم دوو فەسڵە
بکرێت ئەشۆرێتەوە پێڕشتنەوە ئەوان خەڵکی لادێ ئەشۆرێتەوە بۆ لە ناوبردنی گەنە و هەموو حەشەرات و نەخۆشیەکانی پێسیشە نەک تەنها بۆ گەنە. باشە ئێوە دکتۆر وەک خۆتان وەکو دکتۆر وەکەوەی کە لە ڤێتێنەری و ڕاوێژکاری پێشکەوتون ڕێنماییتان چییە بۆ ئاژەڵە بۆ ئەو خاوەن ئاژەڵانەی کە مەڕ و ماڵاتیان هەیە لە ئێستای ئەم نەخۆشی زیاتر بووەوە ئەوان خۆیان زیاتر مەعارەزن بۆ ئەوە خۆتان مثلەن هیچ ڕێنماییەکتان ناوە بۆ وەزارەتی کوشت و کاڵ کە بۆی ئەم نەخۆشیە زیاتر تەشەنە نەسەنێت ئەو ڕێنمایانەتان چییە کە دەرتان کرد بێت؟ ساڵانە و بە تایبەتی ئەم ساڵیش وەزارەتی کشت و کاڵ و سامانی ئاژەڵ پلانی تایبەتی خۆیان هەیە بۆ لە ناوبردن و قەڵاچۆکردنی ئەم نەخۆشیە. بەڵێ بەس ئەم نەخۆشیە لە ئێستا زیاتر ینی لە ناوایە ڕێنمایی زیاتر ئەم نەخۆشیە ئێمە یەکەم ڕێنماییمان ئەوەیە شتنەوەی ئاژەڵەکانیان شتنەوەی ئاژەڵەکانیان بەو دەرمانی دەرتامیسرینە. دووهەم هەر لە ئێستاوە من پێشنیارم هەیە بۆ خەڵکی گوندەکان بە دەستکێشەوە تەعامل لەگەڵ ئاژەڵەکانیان بکەن با دەستکێش لە دەستکەن فترێتا کۆنتترۆڵەکرێ و دەستکێش و جزمە ئەم دوانە ئەساسە هەم بۆ خاوەن ئاژەڵەکان هەم بۆ پزیشکان و کارمەندانی ڤێتەنەری هەم بۆ قەسابەکان دەستکێش زۆر زۆر گرنگە چونکە لە ڕێگەی خوێنەوە ئەم نەخۆشیە لە ڕێگەی هەوا و قسەکردن و ئینەوە هیچ بڵاو نابێتەوە تەنها لە ڕێگەی بەرکەوتنی خوێنەوە شوێنێک برینار بێ ئەگەر کەسی توش بوو بێ لە ڕێگەی ئەو خوێنوینەوە تووشەکە چونکە عادەتەن ئەو کەسانە ژەمیشە بۆ منە چەقۆ بەکارێنن هەم بۆ جنینی هەم بۆ سەربڕینی ئاژەڵەکە تر هەنێک کاتیش هەر برینێک هەر بەر دەست ئەکەوێ زیاتر مەعارەزە ئافرەت کە تەعامل لەگەڵ گۆشتەکە کا بۆ لێنان و هینی باشتر وایە دەستکرد دەستکرد زۆر واتە لە ماڵیشە تۆ ڕێنمایی ئەوە بۆ خانمانەکەی بۆ خاتوونەکانی ماڵ کە ئەو کەسانی کە خواردن ئامادە ئەکەن بۆ خێزان زیاتر لە بەکارهێنانی چاکردنی گۆشتە هەمیشە دەستکێش بەکاربهێنن. بەڵێ بزەوت دەستکێش بەکارهێنان زۆر باشە بەس من پێشدیارمەوەی خەڵک نەترسێت لە خواردنی گۆشت ئەمڕۆ بڵێ من گۆشت ناخۆم چونکە بەس ئەوەیە تۆ دەستکێش دەستگە بیکوڵێنە هیچ مەترسیەکی نییە ترسی نییە. دکتۆر باس لەواکرێت کە گۆشتەکە زۆر بکوڵێ بۆ نمونە یاخۆت ئێستا باس لەواکەن گۆشتی پیشا و زیاتر نەخورێت تۆڵێ چی بۆ ئەمە چۆن لێ بنرێ ئەو گۆشتە؟ خۆی ئەم نەخۆشیە زیاتر لە ڕێگەی بەرکەوتنی خوێنەوە تووشی مرۆڤەکە ئەبێ بەڵام کوڵان بۆ گۆشت بۆ هەموو شتێک کوڵانی تەواو زۆر پێویستە کوڵان زۆر باش واتە هیچ کێشەیەکی ئەوتۆی نییە زۆر کە زەڵێ با گۆشتەکە مەسەلەن زۆر بکوڵێ ینی هەستەکەی تاموینەکەشی لێ دەستە پێویست ناکە ئەوە نەبی کوڵێنیکەوە مادەکانی لێ دەزە شیکردنەوەی مادەکانی تیا لە دەست زۆر باشە. دکتۆر باسی ئەوت کرد کە ئەم گەنەیە کە ئەم نەخۆشی ئەم پەتایانە زیاتر لە دوو وەرزە بڵێن سەر هەڵد ئەدا و ئەم ساڵیش بەداخەوە سەرکین لە کاتی گەرمایە ئەم هوشکە ساڵی و ئەم کەمی باران نەبارینە ینی ئەم نەبوونی بارانە ینی ئەمەش نەبووتە هۆ کارێک بۆ ئەوەی کە زیاتر ئەم پەتایە بڵاو بێتەوە. بە تەواوی ئەمە هۆیەکە ئەمە یەکێکە لە هۆکانی بڵاوبوونەوەی مێروەکان نەبوونی بارانێکی تەواو هۆیەکە لە هۆیەکان و بەداخەوە ئەم ساڵی لە ساڵەکانی پێشتر زووتر ئەم نەخۆشیە بڵاوەوە ئەمە ساڵانە ئەم نەخۆشی تای خوێنبەربوونە هەر هەبوو لە کوردستانیش و لە عێراق و لە وڵاتەکانی دراوسێمان و لە زۆربەی وڵاتانی جیهانە هەیە بەڵام ئەم ساڵ زووتر بڵاوبووی ئەم نەخۆشیە بەهۆی کە بارانێکی باش نەباری بوو مێروەکان زیاتر بۆهی گەرماوە زووتر گەشیان کردن و هاتنە زۆر باشە. باسی ڕێگەکانی خۆپارێزیمان کرد بەڵام پێشێ بێمەوە پرسیارە خۆت یەک دوو ڕێگات باس کرد کە لە پێکردنی بۆ نمونە جزمە و لە دەستکردنی دەستکێش و لە ماڵەوە لە پەهەماشەوە ئەو کەسانی کە خواردن ئامادە ئەکەن دەستکێش بەکاربێنن و شوشتنی بۆ نمونە ئاژەڵەکان بۆ مادانی کە باست کرد ئەمانە یەکێک بوون لە ڕێگەکانی ئەو ڕێگایانە بوون کە ئەبێ ئێمە خۆمانی لێ بپارێزین. باسی ئەوم بۆ بکە گەر نەخۆشەکە لە ماڵەکەیە بێ بۆ نمونە تۆ ماوەی 3 ڕۆژ بۆ 9 ڕۆژ بۆ نمونە ماوەیەکی زۆرە پێویستەکە بۆ نمونە ئەم نەخۆشە بچێتە نەخۆشخانە یاخود پێش ئەوەی کە ئەو نیشانانە لە هەر کەسێکا دەرکەوت ئێمە کە لە ماڵەکەیان چۆن خۆمان بپارێزین لەو کەسانە. وەڵای پێش ئەوەی بێمە سەر ئەو مۆزوعەوەی کە لە ماڵەوە چی بکەن خۆی ئەم نەخۆشیە بە دوو شێوەیە گوێزرێتەوە ڕاستەوخۆ کە لە ئاژەڵەکەەوە کە ئاژەڵەکە هەڵگری
نەخۆشیەکەی ئەگوێزێتەوە بۆ مرۆڤ بۆ کێ بۆ شوانەکە بۆ ئەوەی کە لەگەڵە بۆ پزیشکی ڤێتەرنێکە بۆ کارمەندەکە بۆ ئەو پزیشک و کارمەندانی کە لە کوشتارگەکانە کار دەکەن ئەمانم باشترەتەن لە ئاژەڵەکە و ئەگوێزرێتەوە بۆ ئەوان ئەمە ڕاستەوە خۆیە ناڕاستەوە خۆ ئەوەیە کە ئەو مرۆڤەی کە تووشی نەخۆشیەکە بوو کە ئەچێتە نەخۆشخانەوە لە نەخۆشخانەوە پزیشکەکە و تاقیگە و ئەمانە کە تەعامل لەگەڵ خوێنەکەی و لەگەڵ نەخۆشەکەکەن ئەوانش معارزن لەبەرەوە بە دوو شێوەیە بڵاوبوونەوەی بەشی ڕاستەو خۆ و ناڕاستەو خۆ ئەو فترەی کە نەخۆشەکە کۆمەڵێک نیشانی بەسیتی هەیە لە ماڵەوە باش وایە زووتر سەردانی نەخۆشخانەکان بکات بۆ دڵنیابوون لە جۆری ئەم ڤایرۆسی ئارە ڤایرۆسێکی تریش زۆر باشە. دکتۆر باسی ئەوەت کرد کە بۆ نمونە ئەو ئاژەڵێک کە ئێوە پشکنینی بۆ ئەەکەن پێش ئەوەی کە سەر ببردرێت بۆ نمونە و ئاژەڵە گەنەی هەیە تۆ خۆت ئەڵێ ئەم ئاژەڵە بۆ سەربڕین نابێت بۆ نمونە ئەم ئاژەڵە کە بۆ سەربڕین نەبوو شیرەکەشی بۆ خواردن نابێت دکتۆر شیر و شتەکەی هەمووی کە ئەکولێوی نەبێ هیچ کێشەیەکی نابێت تەنها ئەوەی کە جێی مەترسیە و بڵاوبوونەوە ڕێگەی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشی تای خوێن بەربوونەوەی تەنها لە ڕێگەی گەستن و خوێنەوەی زۆر باشەوە تا هیچ کێشەیەکی لە گۆشت نە پێکاتەکانی دوای کوڵاندنیشتی مەترسیەکی نیە زۆر باشە دکتۆر ئەم گەنەیە کە بۆ نمونە بەچەنێک لە ناوەچێ بۆ نمونە کە لە حەوزەکەی ئەم ئاژەڵانە ئەشۆرێن پاش چەنێ هینە ئەم گەنەیە لە ناو ئەچەوە ئاژەڵە ئامادەیە بۆی سەر ببڕێتەوە بە کەمترین کات لە چەند سەعاتێکە ئەو گەنەیە بە لەشی ئەو ئاژەڵەوە ئەمرێت زۆر باشەوە تا کە سۆڕەکەشی کەمە ینی ئەوە بەڵێ ئەو دەرمانی دەرتامیسرینە تاقان 1 بە 1000 ئەگیرێتەوە بۆ حەوزی حیوان شتەکان یعنی 1 لیتر بۆ 1000 لیتر حیوانەکەی پێشویتەوە یعنی من لێرو پێشدارەکەم هەموو خەڵکی ئاژەڵدارەکان دەستکەن بەشتنەوەی حیوانەکانیان لە گوندەکانی خۆیانە زۆر باشە چارەسەری ئەم گەنەیە چێتە ئەم پەتایە ببوورە پەتای تای خوێن بەربوونە تا ئێستا بڕن بۆ نونە لە ڕێگەی ڤاکسینەوە یا لە ڕێگەی کەپسولەوە ئەمە لە ڕێگەی چیەوە چارەسەر ئەکرێ ئەم پەتایە خۆی ئەم چارەسەری پزیشکی تای خوێن بەربوون تا ئێستا بەنسبت ڤێتەرنەریەوە تا ئێستا ڤاکسینی نییە چکە ئەمە یەک دووهەمیش تا ئێستاکە ڤاکسینێکی سەرکەوتوو لە مرۆڤیشا ئەنجامی نەدەزراوەوە تەنها چارەسەرەکانە تەنها چارەسەرەکانە وەکو چارەسەری هەموو ڤایرۆسێکی تر چارەسەرکردنەکانی کە لای پزیشکانی برایانی پزیشکانی مرۆڤ چارەسەریەکەن ئەمان چارەسەر زۆر باشە دکتۆر ئەو کەسانەی باسیەوە کرد کە زۆرێک لە ئاژەڵەکان بەڵێ منە معارەزن بۆ ئەوەی کە گەنە لە لەشیانە دروست بێ خاستە نیسەکەشەوە کەش گەرمە دوو ئەوە نایانی معارەزی ئەوەن ئەو کەسانی کە ئاژەڵی ماڵیان هەیە بۆ نمونە لە ئێسایە زۆرێک لە خەڵک بۆ نمونە سەگ پشی لە پەلەوەرەکان ڕائەگرن لە ماڵەوە تۆ ڕێنمایی چێ بۆوانە ئەو کەس ئەوانیش پێویستە کە زوو پشکنین بۆ ئاژەڵەکانیان بکەن ئەوانیش معارەزن بۆ ئەوە بەڵێ فعلەن ئەوانش ئاژەڵی ماڵیش هەر بە هەمان شێوەی ئاژەڵەکانی دەرەوەی گوندەکان ئەمانش پێویستە تێبینی بکەن وەکو ئاماژەم پێکرد ئەم گەنیە بە چاوە بینریە ئەگەر سەگێک پشیلەیە کە لە ماڵە بەخێویەکەن کە چێتە حەدیقەی باخچەکەی خۆی یا باخچەیەکی شوێنێکی تر کەیەتەوە تێبینی تەواوی کابزانین لەو شوێنەوە گەنەی بۆ نەهاتووە ئەگەر گەنی بۆ هاتوو بە زووزی کات فریای بکەوێ بۆ کلینیکە تایبەتیەکان هەتا دەرزی و دەرمانی بۆ بەکاربێن تا گەنەکە لە لەشی ئاژەڵەکەی سەگەکەی پشیلەکەیە لە ناوبری دکتۆرگیان وردەوردە ئێمە لە جژنی قوربانیش نزیک ئەبینەوە وەکو عرفێکی ئاینی زۆرێک لە خێزانەکان قوربانی ئەکەن و هەموو ساڵێکیش ئەم قوربانیە خەڵک پێی خۆشە لە ماڵەکەی خۆیان بیکات ئیتر قوربانەکە گەورە بێ بچووک بێ ئەوە کێشەی نابێ بۆ پەتاکە حتمما هەر هەڵگری ئەگەر ئەوی نەبێ کێشەی بۆ گەورەی بچووکی ئاژەڵەکەوە نیە تۆ ڕێنمایی چییە بۆ ئەو خانەوادانەی بۆ ئەو خێزانانی کە قوربانی ئەکەن لە ماڵەوە پێت باشە لە دەرەوە ئەم قوربانیە بکرێت لە سەربڕخانەکان ئەم قوربانیانە بکرێت یاخود هەر قوربانیەکە نەبرێتە ماڵەوە لە کۆتاییشە بەداخەوە کە زۆرێک لەو کەسانی قوربانی ئەکەن پاشەڕۆ و پاژماوەی ئەو ئاژەڵانە دیسان لەسەر جادەفڕێ ئەمزان تۆ وەکو پزیشکی ڕێنمایی چیە بۆ ئەو کەسانە وەڵام ڕێنمایی پێشدیارم ئەوەیە کە بە هیچ شێوەیەک بۆ ڕۆژانی قوربانی لە ماڵەکانە یا لە دەرەواسەری نەبرن مادەم شوێنێگەیە کوشتارگەیەکە بە ڕێکوپێکی پاک و تەمیز فەحسەکرێت و دڵنیاشم هەر لێرە
بەو برایانی کە قوربانی ئەکەن خێرەکەی ئەوەی کە بۆ شێوەیە سەری ئەبرێ لە قەسابخانەکان و لە شێوی چاودێری پزیشکا خێری زیاترە لەوەی کە ئێنتە دەرەوە لە دەرەوە سەری ئەبرێ چکە لە دەرەوە هەم ژینگە پیسەکە هەم تۆ نازانی ئەم چ نەخۆشیێکی هەیە خۆ نەخۆشی لە ئاژەڵا بۆ نیە بڵێ زەعیف و گۆشتەکەی نەوەیەکە جاری وایە گۆشتەکەی جوانە هەمووشتی بەس نەخۆشیێکی هەیە لە دڵەکەی کاتێکە پزیشکی ڤێتەرنەری فەحسیەکە سیرەکە دڵەکەی نەخۆشیدا ئەسڵەن ئەو لاکە گەر 700 کیلۆش بێ بسوودێنێت چکە نەخۆشی هەیە گۆشتەکەشی جوانە بەس نەخۆشیەکە لە فاسا دەرەکەوێت بەداخەوە گەرەوە ببدرێ بە ینی ئەگەر 700 کیلۆ بە 700 خێزان تووشی ئەم پەتایە بە بەداخەوە لەبەرەوە باشتر وایە لە کوشتارگەکانە ڕۆژی قوربانی ببەنە ئەوە باشترە هیچ ڕێنمایەکتان نییە دکتۆر ئێوە مەسەرەن پێشاتنی جەژنی قوربان پێش ئەو ئەنجامدانی ئەو ڕێو ڕسمانە مەسەرەن هەنێ ڕێنمایی دەربکەن ساڵانە ڕێنمایی زۆر باش دەرئەکرێ بەڵام بەداخەوە ینی ئەواڵم زۆرێک لە هاوڵاتیان ینی ئەو ڕێنمایانە جێبەجێ ناکەن بەڵام لە ئەم ساڵدا ینی دۆخەکە ئەوە نییە وردە بەرەو گەرماش ئەڕۆین وەڵا بەداخەوە هەموو ساڵێک ڤێتەرنەری سامانی ئاژەڵ ڕێنمایی تایبەتی خۆیان هەیە تیمەکان هەیە ڕۆژانە ئەگەڕێن ئەو گۆشتانی کە لە دەرەوە لە بە سەرشەقامەکان سەر ئەبڕێ بە ناسایی ئەگیرێن ئەسووتێنرێن بەڵام بەداخەوە خەڵگار بەردەوام بێ لەسەری زۆر جار و بەس من پێشنیارێکم لە ئەم ساڵە ئەم تیمانە زیاتر بکرێن زیاتر دو تۆڵ بکرێن و بە هیچ شێوەیەک ئەو کەسی تەنها نەک گۆشتەکەی ئەگیرێ و ئیتر خۆی نوێ خۆشی بەروڕووی سزا بدرێتەوە بۆی کە جار کە گۆشتی حیوانی واسەر نەبرە سەر شەقامەکە حەقی خۆیەتی وەڵا دکتۆر منیش لەگەڵ ئەو ڕێی تۆیان ینی نەبێ بەلایەنگریش بەڵام ئەوە شتێکە ینی پەتایەکە لە ناوایە ینی ئەوە نییە بڵێن من تووشە بم تۆ توش نابی یان کەسێکی تر ینی هەمومان معارەزین بۆ ئەوە ئەگەر لە ڕێگەی هەر شێ و بێ هەر شتێکیش لێ ینی سێرەی حەزەکەی بە گۆشتەکەەوە لێ بنرانی هەر لە کۆتاییە تۆ ناتوانانی بۆ منە بڵێ من ئەتر هەر نایخۆم ئەم گۆشتە ناتوانانی بەبێ گۆشت ناتوانانی گۆشتێکێکە لە مادە سەرکیەکانی مرۆڤ واتەی تر خەڵک نەترسێ دکتۆر نەترسێ نەخێر بە هیچ شێوەیە نەترسێ بە تایبەتی لەم تای خوێنبەربوونە ئەو ئافرەتە ئەو کەسی کە گۆشتەکە چاکە ئەو خاوەن مەتعامە دەستکرد دەستکەن و بیکوڵێنتەوە زۆر باشە دکتۆرگیان من زۆر سپاسی تۆکەم زۆر سپاس بۆ ئەم ڕێنماییانەت شتێکی ئەو تۆم نەماوە ئەگەر خۆت ڕێنماییەکەتە بێ شتێکەکەتە بێ لە کۆتاییە باسیکی سوپاس دەکەم وەڵا سوپاس دەکەم تەقریبەن هەموو شتەکانمان باس کردی تر هەر ڕێنماییم بۆ خاوەن ئاژەڵەکان لە گوندەکان ئەوەیە ئەم ساڵ حیوانشتنەوەی حیوانەکانیان بە مادەی دڵتامیسرین کە حیوانەکانیان بشۆنەوە و پەچە و شوێنەکانیشیان پێ بڕشن و ئەوانشی کە ئاژەڵی ماڵی بەخێوەکەن لە شارەکانە وەکو سەگ و پشیلەوانە تێبینێکی باشم بزان ئەو مێروی پیوەنیە کە گەنیەکە و ئەگەر پێوە بوو بە زووترین کات بێن لە کلینیکانیان لە نەخۆشخانەکانە عیلاجی بۆ بگرن بۆی بڵاو نەبێتەوە ترسیدەر نەبێت شەرتیش نییە هەموو گەنەیەک هەر ئەو ڤایرۆسی هەڵگرت بێ بەڵام هەر ئەبێ حەزەر بکرێ و وشیاری زۆر گرنگە لە ئێستاوە و ئەم نەخۆشیش بۆ شێوەیە مەترسیدار نییە کەەوە خەڵک وەکو سۆسیال میدیا تۆزێک خەڵکی ترساندووە بەڵام وشیاری شتێکی پێویست و گرنگە بۆی خەڵکی خۆمان نە بترسێنین و بەز وشیاریشیکەینەوە زۆر باشە زۆر باشە زۆر سپاس بۆی ئەمڕۆ ئەم ڕێنمایانێت بە ئێمە بەخشی ماندوومان کردی بە هیوای سوود بۆ گشتی ئینشەڵڵا زۆر سپاس بۆ دکتۆر عەبدولقادر ڕەشید جاف کە بەڕێزیان پزیشکی ڤێتێنەری ڕەبشکاری پێشکەوتوو بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە و باسمان کرد لەسەر پەتای خوێنبەربوون تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ